کاتتان باش. بینەرانی خۆشەویست لە بەرنامەی ئاوڕۆ هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی بەشێکی تر لە شرۆڤە و شیکردنەوەی هەواڵەکان پێشکەشی ئەوەی ئازیز بکەم. ئەم جارش هەروەکو جاران لەگەڵ میوانێکی بەڕێزداین و بۆ ئەوەی چەند پرسیارێکی ئاراستە بکەین و بتوانین بەرچاوڕوونیەکی باشتر لەسەر ئەو تەوەرە بخێنە بەردەم و بەرچاوی ئێوەی ئازیز. هەروەکە ئاگادارن مەوجێک و شەپۆلێکی گەورەی کۆچی خەڵک و بەتایبەتی گەنجان لە وڵاتانی ئاسیایی و ئافریقایی بەرەو ڕۆژاوا و بەتایبەتی بەرەو ئوروپا دەستی پێکردووەوە. ئەم بابەتە ماوەیەکی بەتایبەتی نزیکەی 30 ساڵە دەستی پێکردووە، بەڵام ئەوەی کە گرنگ بوو بۆ ئێمە شەپۆلێکی تازەی کۆچی گەنجانی کوردە و بەتایبەتی باشووری کوردستان بەرەو ئوروپا کە لەسەر مەترسیەکانی سەر ڕێگایان و ئەو شتانەی کە ڕوبەڕووی ئەبن لە ئوروپا لە وڵاتانی ئوروپایی و ئەو شوێنەی کە مەقسەد و ئامانجیانە حەزمان کرد لەسەری باس بکەین. ئایا ئەو ئامانجەی کە مەبەستیانە ئەی پێکن یان نە؟ ئایا ئەو وڵاتانەی کە ئەمان ڕووەکەن لە ئەو شوێنانە بەو شێوازەی کە چاوەڕێیەکەن بە پێشوازیان دێن یان نە؟ و ئایا بەو شێوازەی کە ساڵانی پێشتر وڵاتانی ئوروپایی بە پێشوازی میوانەکانیان دەهاتن ئێستاش هەر بەو شێوازەیە یان مەترسی تازە ڕووی کردوتەوە وڵاتانە؟ شێوازی بە میوانی چوونی وڵاتانی خەڵکی وڵاتانی ڕۆژهەڵاتی یان وڵاتانی ئاسیایی و ئەفریقایی هەر بە شێوازی ساڵانی پێشووە یان نە بە شێوازێکی تر لە وڵاتانە دادەنیشن و تووشی کاری تازەترە بن؟ ئەمانە باسهایەکە کە حەزمان کرد لەگەڵ میوانی بەڕێزە شرۆڤێ بکەین لەگەڵ کاک کاروان ئەنوەر سکرتێری سەندیکای ڕۆژنەماوانان لقی سلێمانین. کاک کاروان بەخێربی. کاک کاروان، حەزمان کرد وەکو سەرەتا ئەگەر باسێک لەسەر و بابەتە بکەین، ئایا ئەم کۆچە فرەیە مەترسیە یان نە؟ والله كانت قابلة بابتة تنظران وبابتة إساتة خلين سري خلقي في زوري باشور وروشرات وروجاو باقولي كردستان جاء منازل بس جندي روشتنو نوتو خوش بردني هفا باشتيني أنا سباشي تجاري كاتب براسي ساتوي مسيرتي أولك أو لباشور خلق خوشي كشوانين لواني كلا أوروبا وأمريكا وأستراليا وكندا أبون أجران أبو كردستان شان صار أبو خوشي كشوانين دسيكي كدبو يعني أو كلا اشتاكان ودكانا وشونا أوروبا وتعالوا أجران بلام وكوني لم جات إلا أمسابا من جات الدكتور 2015 لشواربا ورد خلق خوشي كدسيكي كدبو كان روشنا بأوروبا بلام صار 2015 براسي يشاوي شي زور چه باشور چه بابل روز عاوز چه روز راجع وانا بقول جو بودي اما نشاني او اجيني ك بارودوخي اما يكمل يعني هو كان يقول او اجيني ك بارودوخي اما تاسفوني كردستان اراني بويا كوش اكي عاده خوي في كناسي رشاي كوش دولتي فوجبر لشون دورات شون بارودوخ الوز بيت ابوي الوز بيت سيفسي بابن سلامتي وامنيت گونجاو نەگەن کۆچبەر ئەڕات شوێنێکە ژیانی خۆی و ماڵ و مناڵ و خێزانی پارێزی ئەمە لە ئوسوڵی دنیای ئاوایە کە ئێمە زۆرەوە بە لێشاو گەنج و بە خێزانەکان کۆچ ئەەکەن کەواتە لێرا خەتەرێک هەیە لەسەر یان بژێویە یان ئەمانە یعنی با بڵێن ئەمن و ئاسایشە کە ئەوەیە کە خەڵک پێشبینی ئەوەکە کە لە چەند ڕۆژ و چەند ماڵ و چەند هەفتە و چەند ساڵی داهاتووە کێشەکان زیاتر بەرەو کوڕی بشێت لێت ناشان نۆکات فازە بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لە کێشەی سەرۆکی هەرێم و تازەکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم کاریگەریی زۆر سیبی هەبوو لەسەربیەوەی سەرجەم خەڵکی ئەم لەپەڕی ئێمە و ئەو کۆشە بەلێشاوشکای لیستە لێرەوە خەڵک ڕێ ئەگرن و گەنجێک لە کەرارەوە چیکار و سەرۆک و سامانی هەیە خاتن سی قاچاقچێک بی بابەرە بەحری ئیجێ بی بابەرە مەقەدۆنیا بی بابەرە شوێنێکە بگاتە وەکوتی ئەوجێ کەناری ئارام اون كمان ارامه بو يبي بس شيء ما جديد كرامان وفسائل زور كله بو همون تا يقولوا تلو بو شيء خط استليرو ارواد وادي صافات صالون كيلو هم صالح هزاران كتب اوروبا وكندا وبمان وبخشوان واجران يرين الشجب برامج ساعات كده مشوا ارواد لان الرسالات وجنجب كايو برابر المان برابر السويس برابر السويس انا رجلي يبكينوا ام خطب بو ايه وفات رسالات ما هو رسالات هل جاران وياه
ترسەکەی هەر لەسەرە خەتەر هەر لەسەرە بژێوی ژیان هەر مسۆگەر نییە کار و کارکردن و پیشۆ وەدەسەنانی کار و وەدەسەنانی بژێوی ژیان هەر قوس و سەخت و ئەتوانن بڵێن مستحیل ئەمان هەم ئەو هۆکارانن کە وا لە خەڵکەکە بیست بکاتەوە شوێن بەجێگەرە شوێن بەجێهێشتن لە دنیاە تۆ باڵین لاجێ کۆچبەر هەیە بەڵام کە لێشای دروست ئەبێت حاڵەتەکە ئێستا ئەگەر کەسێک لە سووریا حەڵەب و لە حمص و لە حەماوە بڕوات ئەمە وڵاتەکە شەڕێکی تایە وڵاتەکە نائارامی تایە وڵاتەکە کوشتن تایە بەڵام کەسێک لە باشووری کوردستانەوە بڕوات کەواتە ئەمە لێرە ئەتوانی بیر لەو بچێت کەواتە ئەمانیش باشووری کوردستان نەماوە بۆ خەڵکەکە بێگە ڕۆشن دەکاتەوە ژینە ئەگەر وڵات جێنشین و استقرار و خۆشگوزەرانی تایە برقرار بێت کەس بیر لەوە ناکاتەوە وڵاتێکی خۆی بەجێبێرە ئەگەر هاتوو ئیش و کار و کەسابەت هەبێ و معاش هەبێ و موچە هەبێ لە کاتی خۆیان هەموو کەسە کورد وڵاتەنی بەردەستگەی خۆی سەنگینە بەڵام کە تۆ هەستای بەردەکە جوڵا و ڕۆشتی لە وڵاتی دیکە چیتەناو کەمپێکەوە هەر بەڕاستی ئێمە دوێنێ جاری بۆ جاری چوارەم بۆ جاری پێنجەمە بیستمان لە هەواڵەکانە بینیمان کە کەمپەکانی ئەڵمانیەکی لە کەمپەکانی ئەڵمانیا ئەڵمانەکان و نازیستەکان هێرشیان کردێتە سەر کەمپێکی شیتاندوێنن کەمپانیەوە خەڵکی ڕۆژهەڵاتی تایە خەڵکی سووریە تایە خەڵکی عێراقی تایە خەڵکی ئەفغان و ئێرانی تایە ئەمە کوردەکانی خۆمانی تایە ئەمە جێبی ئەوەیە کە ئەوانیش وەکو ئەوروپا وەکو وڵاتانی ڕۆژاوە وڵاتانی خاو و شارستانێتی لە لێشاوی کۆچی ئێمە بێزار بوون کە ئەو کەسێکی ئەوروپی هەموو مایەک هەموو ساڵێک تاکس ئەیا و بزەری بوو باش خراوی خۆی ئەیا ئەو کەسێک دەوڵەتەکەی لە کۆچبەرەکانە خەرجی ئەکاتەوە جاری ئەمە نیگەرانی بۆ ئەوانیش دروستەکە بەڕاستی حاڵەتێک لە بینی سەرڕەش و سەرسوورە کە باسی ئەەکەن یعنی چاوشین و چاوەڕۆژ لە ئەوروپایە بۆ چاوێکی کەمتر بە تێڕوانینێکی زۆر کەمتر سێری خۆشبەرەکەن ئەمانە هەمووی ئەو خاڵانن کە ڕێسای پشتی دەوڵەتی ئەوێ ڕێگەشاری بۆ بگرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە بە لێشا و ئێستا هەزاران خەڵک لەسەر حدودی هەنگاریا و بڵغاریا خەڵکی ناوچەی ئێمە زۆر بە زۆری خەڵکی شنگار و ژمارەیەکی زۆر لە دزەکان لەسەر سووری بڵغاریا ماونێتەوە و چەندین هەزار کەسی ئەم ناوچەی ئێمە ئەم دەبەری ئێمە لەسەر سنووری مەقەدۆنیا ماونێتەوە مەقدۆنیا چەند ڕۆژێکە حدودی سنوورەکانی قوپڵ کردن سنوورەکانی واخشۆ بەڵام پێم وابێ جۆیە سنوورەکەی کرێت تەنها لە لایەنێکی ئینسانی و مۆڤایەتەوە کە ژن و مناڵی ساوای یعنی بەرەو حاڵەتی بەرەو مردن و بەرەو ناوچوون ئەڕۆشتن ئەمانە هەمووی ئەو خەتەرانن کە ڕوو لە کۆچ ئەکات کۆچبەریش کە ئەم ڕێگەی ئەگرێتە بەرخۆی ئەم خەتەرە تووشی خۆی ئەتاکە ماڵ و مناڵی ئەکات جانتایەک ئەو ڕابەشانیا کەواتە ئەبێت ئەو شوێنی کە لە دوای خۆی بەجێ ئەهێڵێت لەوە ترسناکتر بێت کە ئەو ڕێگەی هاتوو نەهاتی بۆ بگرێتە بەر ئەو ڕێگەی هاتوو نهاتە دەریایەکە بە هەزاران خەڵک لوش ئەیە بە هەزاران خەڵک قوت ئەیە بە هەزاران خەڵک ئەفرۆکێنە لە دەریاکەیە ئەو کەسەشی کە ئەو دەریایە ڕێگەی ئەو دەریایە ئەگرێتە بەر کەواتە لە پشتی خۆەوە لە دەریاکە ترسناکترە ئەمە بەداخەوە ئەمە زۆرترین کۆچبەر لە دنیا کەم ناشۆنن کە نائارامی سیاسی کە نائارامی بژێری ئابووری کە نائارامی دینی ئێستا لێرەیە ئێمە چاین بڵێن ئەو خەڵکانی کە ئەڕۆن بەشێکی زۆران لە ترسی هەڵبژاردننی دینەکانیان وڵاتەکە بچێریان ئێستا کە داعش دەرەکەوێ وڵاتی جووت و عراق و سووریا ئەو کەسانەیان ئەو تیرۆتایەکانی ئەو مەزەڵانی کە دوچاری هەڕەشەکردن وابنەوە مەزەبی شیعەیە بە دەرەجی یەک اینجا مەسیحەکان اینجا هێزدەکان اینجا سابیەکان اینجا کافیەکان کەواتە ئەمە لە تاو پاراستنی دیانەت و هەڵگری دینەکەی خۆی وڵاتەکە بژێرێت لەبەرێ دینەکە بێ باعثی هەوی کاکەروان بابەتی دین و وروژان بۆیە حەزم کردەوە پرسیارە لە خزمەت ئەرز بکەم کە ئایا هەست ناکەی هەر ئەو مەترسیە و ئەو نیگەرانیە کە لە وڵاتانی ئەوروپایی لە خەڵکی ئەوروپا دروست بووە بە نسبەت ئەم کۆچە بە لێشاوە کە ڕووی کردوتە وڵاتەکانیان پەیوەندی بە داعشەوە نییە پەیوەندی بەو هەموو خەڵکە پەنابەرەی کە کاتی خۆی چوونەتە ئەوروپا و ئێستا ئەگەڕێنەوە وەکو چەکداری داعش تێکەڵی ئەو شەڕانە بن ئایا ئەوش خۆی مەترسیەک نییە کە لایەوانە دروست بووە؟ گومان ئەوانیش ماسی خۆیانە کە لە وڵاتی خۆیان بپرسن ئەوان وڵاتی خۆیان دوای چەندین شەڕ و نشێ و قۆناغەکانی ڕێنیسانس و قۆناغەکانی جەنگی جیهانی یەکەم و دووەم دەشۆتەوە کە وڵاتێکی جوان و هێمن و ئارام بۆ خۆیان دروستن بەڵام لێرە کە لێشاوێکی هەزاران بە هەزاران خەڵک ڕوو ئەکاتە ئەو وڵاتانە بێگومان هەڵگری کەڵچەری دینی جیاوازن هەڵگری کەڵچەری بیرکردنەوەی جیاوازن زمانی جیاوازن ئێستا من لە شوێنێک هەنوو کە لە 50 ساڵی داهاتووە وڵاتێکی وەکو ئینگلیز بەریتانیا خەڵکی سەرەکی ئەبێ بە هیندی و پاکستانی لە جاتی ئینگلیزەکان یعنی ئەمە هەکۆی لە خۆ
ئەمە يعني من تیۆری ڕاستەقینەیە وڵاتێکی ئاوا کە ئیمپراتۆریەتی سیهەم خۆری لە ئەوانە بەڵام سەدە خاوەتی سەرەکی وڵاتەکان لە جاتی بەریتانی لە جاتی ئینگلیزەکان بوێ بە هیندی بۆ پاکستانی کەواتە ئەوانیش مافی خۆیان هەیە کە بەرگری لە وڵاتی خۆیان بکەن هەموو هەفتانە لە بەریتانیا بۆ سووریا و بۆ عێراق پێنج تا حەوت کەس ئەگەنە ئەم فۆنانە ئەبن بە داعش یعنی ئەبن بە تیرۆریستیە کە چەکەڵەگرن دژی مەدەنیەت چەکەڵەگرن دژی نۆڤایەتی چەکەڵەگرن دژی سەرجەم دینەکانی کرد ئەمەش وای کردو کە ئەوانی بیرە خۆیان بکەن ئێستا ئەو هەڵمەکانی کە نازەکان لە ئەومانە ئەیکەنە سەر کەمپەکانی پەنابەران سەرچاوەتی بەشێکی لە ڕوانگەی دینیەوە ئەوەگرێت بەڵێ ئەمانی کە ئاڕۆنە ئەو وڵاتە هیچیان دەگرن تاکوتەرە هەڵگری دینی مەسیحیەت و فەلەن ئەوانی کە هەموو مسلمانن یا مسلمانن یا هێزین یان کارکرین یان سابئین یان ئەم دین و هەڵگری معتەقەدانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەدا ئێمە هەڵگری دینەکانین ئەوان بە کۆمینیستە دەکەن بەڵام لەوێ زۆر ئەبلاجی زۆر ئەبێت جالێ دروستەکە کە ڕەوەندی کوردی وا بابن ڕەوەندی مەسیحی یا ڕەوەندی یەزیدی یان ڕەوەندی عەرەب کە دروستە بوو ئێستا وڵاتی زۆر فەڕەنسا خەتەر لەسەر ئیتیکی خەڵکەکەی هەیە با بڵێن لەسەر ئیسمەتی خەڵک یعنی ئەو کۆچە بە لێشاوی کاتی خۆی لە تونس و جەزائیر و مەغریب بچێتە فەڕەنسا سێوەکەن هەرچی ئەوانەی کە کاری تیرۆریستیەکە لە فەڕەنسا یان باپیران یان باوکیان یان باوکی باپیران لە ئەوگری بیری ئیسلام بوون یان عەرەب بوون یعنی کەسێکی فەڕەنسی نابینی بێ تیرۆریست لێرە ئیلا ئەوانەی کە هەڵگری بیرەکە کاتە ئەمانە ئەوروپاش ئەخاتە بەردەم دوڕێنی بیرکردنەوەی لەوەی کە ئەم خۆشبەرانە کە ئەڕۆنە وڵاتەکەی مەبەستیان تەنها پیشەویشیانە مەبەستیان ڕزگارکردنیان مەبەستیان ئەوەیە کە جارێکی کە ئەو بیر و باوەڕ و دینێکە هەیەە لە وڵاتانی ئەوروپا بڵاویتەوە بەڕاستی ئەمە لە هەموو دنیای ئەم کێشەیە هەیە ئێستا کێشەی کۆچ و کۆژبەر کێشێکی نێودەوڵەتی کێشێکی جیهانی و کێشێکی مێژوویشە لەوەتی مرۆڤەیە کۆچکردن و کۆژبردن هەیە طبعا ئێستا ئەوتە ئێمە دنیا ئەوتە مەبەسانە قسەی لەسەرکردن لە ناوچەکەی خۆمانەیە ئەم ناوچەی ئێمەی ئاژین مێشاوێکە کەڵم مێشاوانی لە سنووری ئاسایی خۆی تێپەڕاندووە ئێمە ئەو دەمزانم تەنها لە هەفتەی پێشوازاتر لە 1500 ئەم بۆ هەرێمی کوردستانیان بەجێ هێشتووە بەشی هەرە زۆریان گەنجن ئەو گەنجانە ئەترێت کە ئەم وڵاتە سوود لە تواناکانیان وەرگێت سوود لە بیرکردنەوەیان وەرگێت سوود لە هێزی جەستە و وەکو هێزی کار بەکاریان بێنێ بەڵام کە تۆ گەنجێک وڵاتەکەت بەجێ هێڵێتواتە تۆ عەقڵەکەت بەجێ عەقڵ وڵاتەکەی بەجێهێشتی کرێکارێک وڵاتەکەی بەجێهێشتی کارکەرێک وڵاتەکەی بەجێهێشتی ئەمانە هەمووی ئەو خەتەرەن کە لەسەر ئێمە ئەدەمێتەوە دابنیشتن بە وردی بیری دەکەن بۆچی خەڵک بەجێمانە هێڵە بۆچی گەنجەکانمان بەجێمانە هێڵن ڕاستی ئەوانە بابەتێک وردن خۆڵن بۆ لێکۆڵینەوە بۆ ئەوی کە زیاتر تێڕادمێنین لە قۆناغێکە ئێمە خەڵک ئەگەڕایەوە بۆ وڵاتی خۆمان کە چەند ساتی هەم دیسان کۆچ دەستی پێکردێت وانە کۆچی ئەو پێێتە کۆچی پێشەوانە تۆمان پێ خۆش بۆ خەڵکوانی هاتەوە لە ئەوروپا لە وڵاتانەوە هاتەوە سەر ئیش و کار و کۆمەڵێک شارستانێتی وڵاتی دەروانە هێنایەوە ناو هەرێمی کوردستان بەتابەت باس بۆکەم باز لە باشووری کوردستانەکەم من ئەو خەڵکانی کە هاتەوە کۆمەڵی بیرۆکەی گونجاویان هەبوو ئیشکردنیی ئاسان بڵێم یعنی بە عەقڵێکی ئەوروپیەوە ئەگەڕانەوە خەڵک هەموو سوودی لێ وەرئەگرتن یعنی خەڵکی باشووری کوردستان سوودی لە بیرکردنەوەی ئەوان شێوازی جۆ حتا تەنانەت وە مەرحەبایی لە سەلامکردنی بەیانیانی ئەوانەوە تێر بوو کە خەڵک چەند خۆش ئەژین لە ئەوروپا بەڵام کە ئەگەنی جارێکی گەنجەکان ئەڕۆنەوە ئەو گەنجانە کەمیان ئەگەنە ئەوروپا ئەو شتە ئەگاتە ئەوروپا بەدەستاوی ئەگاتە ئەوروپا فەڵەن بەدەستاوی یعنی وڵاتێکی لە بۆ خۆی بەجێهێشتووە بنیگەرانی و بەجێهێشتووە وڵاتەکە بەڕێ نەکردووە خۆ حافزی دەکات نەخێر ئەم وا ڕۆفۆکە کە جارێکی کە لەوانەیە هەنێکیان کۆ من بزانم هەنێکیان وا ئاڵەوە گەشتێ جارێکی بیر لە وڵاتی خۆمان ناکرد بەڵام زۆر بەداخەوە ئێمەی کورد گەشتێتەوە قۆناغی کە گەنجەکانمان بەجێمان گەڵن کە خێزانەکانمان بەجێمان گەڵن کاروان گەنجانی وڵاتپارێزی کوردستان بەیاننامەیەکیان دەرکردووە لەوێ چەند خاڵێکیان ئاماژە پێکردووە وەکو ئەوەی کە نادادپەروەری هەیە و قەیرانی دارایی هەیە و ئەوانێک کە ئێوەش ئاماژەتان پێکرد تا ڕادەیەک و بەشێکیشیان بە بۆنەی شەڕی داعشەوە کە شتێکە هیچ کە ناتوانێت حاشای لێ بکە بەڵام لە بەرامبەری ئەوەشدا سەرۆکی پارلمانی کوردستان ئەویش بەیاننامەیەکی چەند ڕۆژ پێشتر دەرکرد بوو کە لەوێ ئەڵێ ڕاگەیاندنەکان داوایان لێەکەین وەزعەکە بە جۆرێک ئاڵۆز نیشان نەدەن یان تۆزێک تاموچێژی زۆرتر نەکەن بۆ ئەوەی خەڵکەکەمان بە زۆری ڕوو نەکەنە وڵاتانی دەرەوە ئایا ڕاگەیاندنەکان هەر بەو شێوازەی کە هەیە دەریان خستووە یان نە بە جۆرێک خەریکن زیادە ڕۆیەکەن خۆی ئەگەڕاستی دەیان میدیا کاریگەری
چێژێکی گشتەرەیە بتوانێت بەکاری بێنیت بتوانێت زۆر باشی بەکاری بێنی بەڵام ئەگەر نەزانیە نتوانێت باشی بەکاری بێنی ئەمەتۆ بۆ خەنجەری کە لە سنین لە دڵی خۆمانە چاکێت میدیات ڕۆڵی هەیە ناڵم ڕۆڵی نییە ینی ئەو ڕۆڵێکی میدیایی بینە بڵێ جارەوە ڕۆڵی زۆر نێگەتیفانەیە بینە ڕۆڵ خراپە بینێ لەوەی کە وڵاتەکەت بۆ ئەکا بە دۆزەخێکی وا تاویت گستبێکە کەسیانەژی کەسنیدا ئەو کەسانی کە لە ئەوروپا یەنەوە بۆ کوردستان کە حاوەتی واقع ئەبینن ئەمە زۆر جیاوازە لەوەی کە ئێمە لە میدیا و بسیمانەکە شەڕ هەیە کە داعش سەر حدودە کە خەڵک ینی بەم شێوەیە نییە کە ئەو پەسەتە بینیدا باشی کوردستان دەخوا بەزاریانی هەیە من و ئەمان هەیە استقلال هەیە خەڵک دیگە لە بەرەکانی جەنگ خەڵکە تاوەکو لە موبایلی لە دەرەوەژی بە ئاسایی بە ئارامی بەهێمنی ئەوەی کێشەی وەڵام زیاتر بۆ کێشە داراییەکە ئیگەڕێنەوە یەک دوو ئەوەی پێوتێت دابینکردنی پاشەڕۆژێکی ئابووری یا پاشەڕۆژێکی سیاسی بۆ هەرێمەکە پێەوەی کە داعش سەر هەڵبات لێرە خەڵک ئومێد و هیوایەکی هەبوو کە باشووری کوردستان بوو مێرگە سەوزەی کە پارچەکانی تری کوردستان هەموو بتوانن لەژێر سێبەرەکەی بحەسێنەوە بەڵام ئێستا سێمان لە پرێکە یانێکە سای نەخەو بە درێژایی 1050 کیلومتر بەرەیەکی جەنگ دروست بوو لەبێ ئەوی کە کورس خۆ حازەکردە بۆ ئەو جەنگ درێژخانی کەوتا زیاتر لە ساڵێکە پێشمەرگە خوێنی کورد بە ئەوان لە جەبەکانە خوێن ئەڕێژکە ئەمە وای لە خەڵک کرد کە ئستێکا کە هەوەستێکە بەرامبەر بەوەی کە ئەم ڕۆژهەڵاتی ناوەندە ئابم شێوەیە بۆی هەیە لە پڕەگە سمێنەدا عشتاو لە سمێنێ گروپێکی تری تیرۆریستی سەر هەڵدا ئیسلامێکی تری سیاسی سەر هەڵدا ئەمانە ئەو کێشانن کە لە ساڵی 90 سەرفی یەک بدەیە با قەیران لەبێ قەیران دروست ئەبێ خەڵک لەم قەیرانە ناترسێ و میدیاش بەڕێ منیش ئەڵێم میدیا ڕۆڵی کاریگەری خۆی نامینێ بەڵکو ڕۆڵی سیاسی بینێ لەم حاڵەتەیە کە وا باسەکە ئەگەر ئەو گەنجی کە وڵاتەکەی خۆی بەجێ لە هەگیز لە دەرەوە لە هەر وڵاتێکی تیا بژی ئەو ڕێز احترامی هەیەی ئەو خۆشویستی کە لە ناکە سوکار و دراوسی و خزم و ئەو معاشرەتی خۆی هەیەی لە دەرەوە ئەو ڕێزی لە ناگیری ئەوە ئێستا لە کەمپەکەیان دوێنێ کەمپەکەیان سووتان و وەسەر بەنابەرەکان ئەمە خەڵکی ئەوش میوان قبول ناکەن پێیان باش نیە میوانەکان پێیان باشە پەشبەرەکان بکەنە وڵاتەکانیان پێشیانە ماکوایان پارێزگاری لە سنووری خۆیان بکەن پارێزگاری لە بیری خۆیان بکەن کاکەروان کاتەکەمانش بەرەو کۆتایی هاتووە بەس یەک پرسیار لە حەدی یەک دەقا ئەگەرەوە وەڵامەکەی لەلاتان هەبێ بابەتی هەستی نەتەوایەتی و نیشتمان پەروەری چۆن ئەبینی لەم بابەتەیە لەم مەوزوعەیە ئایا هەست ناکەیت جۆرێک لاوازە لە لامانەکە بەم شێوەیە ناڵێم کێشە لە کوردستاندا نییە بەڵام بە نسبەتی وڵاتانی دەوروبەرمان و خۆتانیش ئاماژەتان پێکرد کە زۆر باشترە بەڵام هەستەکرێت بە جۆرێک لاوازین لەباری نیشتمان پەروەریوە ئەو کەسانی کە وڵاتەکە بەجێڕین پێ دەڵێن وەکو پەنجەکانی بەزۆر یەک نییە ئەجینا هەستی نیشتمانپەروەریەوە وایەتی هەستی کوردایەتەوە کە من ئێستایی بینم لە کەسێک لە کرماشان و هەڕوا لە قامشلۆ شەید ئەبێ کەسێک لە دیاربەکرێت لە خانەقین و لە قەرەتەرخ و لە کەرکوو شەید ئەمە هەستی جنایەتەوایەتی زۆر باشە ناو کوردرا گەورە بوو ئێستا دروست بووە بەڵام ئەو کەسانی کە ئێرە بەجێهێڵن ئەکرێ مەسەلەن بیر لەوە نەکەنەوە لەوانەیە کەسێک بیر لە بەژەوری خۆت بادە لەوانەیە کەسێک بێ مثلا هەزۆر بێ ئەوانی کە ئەڕۆن هەڵگیری بیرباوەڕی ێزیەتن ئەمە بۆ پاراستنی ئەقی خۆی بۆ پاراستنی سولانە و دیانەتی خۆی لەوانێ بڕە ئەجینا ئەو گەجانەشی کە ئەڕۆن ئەگەر زۆر گەنجی شێ لەگەڵەوە بەلێ شار خەڵک ئەچێ بۆ ئەوروپا خۆ گەنجانیشوان هەن بەلێ شار ئەڕۆن لە کۆبانی شەڕەکان ئەڕۆنە ئەفرین ئەڕۆنە ئامودە ئەمانەشوان هەیە و بە هەمان شۆ ئەڕۆن لە شاخەکانی باکووری کوردستانە ئەمان هەیە ئەوشمان هەیە ئێمە میلەتێکین هەست شۆڕژێری ئێسم من هەست ئەەکەم کە وردە لە هەر سوار پارچە هەست شۆڕژێری زیین بۆتە بەڵام لەگەڵەوە زۆرێکی ئابووری هاتۆتە پێشەوە زۆرێکی سیاسی هاتۆتە پێشەوە کە خەڵک کۆمەڵێک لە خەڵکەکانیش ئستێک ئەەکەن بەرامبەر ئەوەی کە معیشەتی نییە لێرە ناتوانێت بژی ئایر نییە موچە تاخیرە بێت ئاو کارەوە ئەن کۆمەڵەوانی کە دوو زۆر ڕەفاهەتی ژیان ئەم هۆکارانە دابین نکراوە هەنێکیان ئەوانە هۆکارن ئەجینا خۆشبەختانە مەسەرەن ئێستا لەم حاڵەتە لە ساڵی 2015 هەستی نەتەوایەتی لە بینی هەشوا پارچی کوردستانە وەک ملەتیەکان گیر و پشتێکمان گرتووە دوێنێ شەهیدێک لە هەڵەبجە بە خاک سپێرا کە لە ڕۆژاوای کوردستان شەهید بووە دوێنێ کەسێکی کە لە دیاربەکر لە خانەکەی شەهید یانی ئەمانە ئەوەشمان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە دیاردەیەکی تەسناکە کە ئەم خەڵکە ئەڕوا ئەبێت زیاتر هەستی نەتەوایەتی بە تایبەتی لە میدیایە هنا بتشسفني كخلي بيلو فاتت بالبيل ولا في كانك كاتو ولا في ولا في بجيب ولا برا ترى ويتر كم فيك نسجل بيه
هەر دەکەێت لە داقەکان نازیستێک بۆمێکی مۆڵەتۆ قەڵاتەناو کەمپەکە و کەمپەکان شتێنی بەسەریان ئەمانەش دیار بکەن زەون و کەس ناکەن و هیوادارم گەنجەکانمان زیاتر و قۆڵتر بیستکەنەوە لەوەی کە وڵاتەکەیان جاری بەجێگەڵە. زۆر سپاس کاک کاروان ئەنوەر سکرتێری سندیکای ڕۆژنامەوانان لقی سلێمانی بۆ ئامادەبوونتان. سپاس لە ئێوەش بینەرانی خۆشەویست کە هەتا کۆتایی بەرنامەی ئاور و ئاوردانەوە لە یەکێک لە هەواڵەکان هاوڕێمان بوون و هەتا کاتێکی دیکە و بەرنامەیەکی دیکە کاتتان خۆش.